تەنیا خوددا بانگ بکەن کە بەسەر تەواوی کارەکاندا زاڵە. تەنیا ئەو بانگ بکەن کە زوو دێتە هاناتانەوە. ئەی مامۆستا، ئەی بۆچی هەرچی بانگی دەکەین نایەتە هانامانەوە؟ خوددا بانگ بکەن هەر بەو شێوەکە خۆی وتوویە، نەک بۆ جۆرە کە ئەمانە ژوپیتێر، ڤنوس، میترا و ئیزیس بانگ دەکەن. خوددا پەرستی لەم ئەزیزانە فێر بن. لە کاتی ئەو مەترسیە گەورە دیسانیش هەر خوددایان بانگ دەکرد. خودای گەورە بە مەسیحی وت: ئەی ئیسا، بە زاڵمانی بەنی ئیسرائیل بڵێ من بانگ بکەن بە دڵێکی پاکەوە و بیر و زەینی دوور لە شرکەوە و کردەوەی چاک و شیاو و دڵنیابن ئەو شتەی کە چاکەی ئێوەی تێدایە جێبەجێ دەکات. و خودای گەورە بە ئیسای وت: ئەی ئیسا، ڕواڵەتی خۆت بە ئاو بشۆ و باتنی خۆت بە کردەوەی چاک، چونکە ئەتۆ دەگەڕێەوە بۆ لای من. کاتێکە وە بیری من دەکەوی نەفسی خۆت سەرکوت بکە، و کاتێکە نەزانان نووسون تۆ وریابە. ئێستا بڵێن کامیەک لە ئێوە بەم چەشنەن؟ من شەهادە دەدەم کە جنابی ماکسیمیلیانوس و یارەکانی بەم چەشنە ژیاون. ئەوان مؤمنانێکی نەترس بوون کە جگەل لە ڕێگای خوددا هەنگاوێکیان هەڵ نەگرتووە. ئێستا 3 مانگە کە ئەو پیاوە چاکانە لەگەڵ کۆی خۆیاندا ڕاکشاون. وەرن هەمومان پێکەوە بۆ شادی ڕۆحی ئەوان دوعا بکەین و سڵاو و درودی خۆمان بنێرین بۆ ئەوان. خوددایە، ئەمانە بۆ قایم بوونەوەی دینی تۆ لێرەدا کۆبوونەتەوە. ئێمە بۆ پێرەویکردن لە شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆز یارمەتی بدە. ئامین. و ڕۆحی ئەوان لەگەڵ پێغەمبەرەکانت مەحشور بکە. ئامین. و سڵاو و درودی خۆت بنێرە بۆ ئەوان. ئامین. دایە، ئێوە ئەسلەن نیگەران مەبن. من خۆم ئاگام لە ئێوە دەبێ. بابم لە ڕێگەی خۆدا کوژرا. ئەرێ کوڕەکەم، ئەرێ. بۆ کوێ دەچێن؟ ئێوە حەقتان نییە بڕۆنە ژوورێ. ڕاوەستن لەگەڵ ئێوەمە بگەڕێنەوە، بگەڕێنەوە. ئێوە حەقتان نییە بڕۆنە ناو ماڵەوە. بڕۆن. بە فەرمانی خاوەن شکۆ ژولیۆس دەبێ ماڵە بگەڕێن. دانیشتوانی ئەم ماڵە بە پەرستنی خودای تاقانە تاوانبار کراون. خودای گیان چی بووە؟ دەبینم کە خاتوو هێلێن زۆر ترساون. بێشەرم چیت دەوێت؟ پاش ئەمە ئیدی هەروایە ماڵێکە دانیشتوانی نێوی مەسیح دەبن وە خودای تاقانە دەپەرستن شیاو یارەمیش نین. هەر کات کارتان تەواو بوو لە بەرچاوم بن.